نیشانەکانی عاقبەت خێری بۆ هەر کەسێک خوای گەورە ڕەحمی پێ بکا. برانی بەڕێزم خوشکانی عەزیزم زۆرن علەما بەڕێزەکانی ئوممەتی ئیسلام کە یەک بە شوێنی ئەم عاقبەت خێری و نیشانەکانیان ڕۆیشتوونەتەوە بە چەند شێوەیەک ڕیزیان کرد. پێش هەموو شتێک گوتویان ئەو کەسە مۆفەق بێ لەوەی کە دائیمە شایەتمانەکەی بێنێ. بۆیە سونەتە هەر کەسێک لە سەرمەرگا بوو کە چووینە لای بەردەوام شایەتمانی لەلا بێنین هەتاکو آخر قسەی ئەو لە دنیاە ئەم لا ئیلاهە ئیلا اللهە بێ، بۆ ئەوی خوای گەورە ڕەحمی پێ بکا و بتوانە شایەتمانەکە بێنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وەکو لە صحیحی ئەلبانی لە صحیحی ئەبی داوودا 2673 فەرمووی: من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة. هر کەسێک کۆتا قسەی لە دنیاە لا إله إلا الله بێچێتە بەهەشتەوە، کەوا بوو ضروریە برانی بەڕێز ئینسان دائیمە هۆشی لەم وشەیە بێ. لەوانەیە پیاوی چاک بێ لە ظاهریە، بەڵام لە ئەخیریە ئەم لا إله إلا الله بۆ نەیە بە سەبەبی ئەو گوناحانەی کۆی کردوونەتەوە، بە سەبەبی گوناحێک کە تۆبەی لێ نەکردووە. پیاوچاکێکی مسلمان کە ناوی مەنسووری کوڕی عەممارە لە کۆتایی سەدەی دووهەمی کۆچیایە. مەنسووری کوڕی عەممار مەشهورە بەوەی کە ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لەبێت لە میزانە دەربارەیە فەرمێ ڕەوانبێژی وتار کۆتاییەکەی بە مەنسووری کوڕی عەممار هاتووە. ئەم پیاوە پیاوێکی کاریگەر بوو بۆ دڵنەرمکردنەوە، کاریگەر بوو بۆ ئەوەی کە هیممەتی خەڵکی بهێنێتە جۆش و بیان خاتە کار. ئەمە ئامۆژگاری گەورەی بەغدا و دیمەشق و میسرە. ئەم پیاوە چاکە ئەم مەنسوورە فەرمێ ڕەفیقێکم هەبوو زۆری گوناحە کرد و زۆر جارم نەسیحە دەکرد تۆبە بکە، تۆبەی ئەکرد، بەڵام ظاهرەن وا دیار بوو ئەگەڕایەوە سەر گوناحەکەی. زۆر خاوەنی عیبادەت بوو، شەونێژیشی زۆرە کرد. لە ئاخریا هەروان بینی کە زۆر خەریکی عیبادەتێکی زۆرە. ماوەیەک دیار نەما و هەواڵم پرسی وتیان نەخۆشە. منیش چوون بۆ ماڵیە و لە دەرگامدا و کچەکەی دەرگای کردە وتم فڵانە بە باوکت بڵێ هاتووم بۆ زیارەتی. کە سەیرم کرد پێخەفێکیان بۆ هێناوەتە حەوشەکە و لە ناوەڕاستی حەوشەکەیە ڕاکشاوە و سەری لەسەر سەرینێکە دەمو چاوی ڕەشدا گەڕاوە، چاوی شین و مۆر بۆتەوە، لێوەکانی هەمووی ڕەشدا گەڕاون ئەستور بوون. هەر کە بینم من بۆ خۆم داچڵەکی مترسا. لێی چوومە نزیکە وتم کاکی خۆم تۆ بڵێ لا ئیلاهە ئیلا الله. هەر لەگەڵ چاوی کردەوە بە تیلەیەکی چاو تەماشای منی کرد. خەریک بوو گیانم لە ترسا دەرچێ لەو دیمەنەی کە بینیم لە شێوەی دەم و چاو و شێوەی نیگاکردنەکەی. ئاوری لێدامەوە پێم وتەوە وتم بڵێ لا ئیلاهە ئیلا الله. سەیری کردم و لە هۆش خۆی چوو. ئاوڕشێنی دەم و چاویم کرد و پاشان هۆشی هاتەوە پێم وتەوە کاکی خۆم هەر چۆنێک بێت تۆ بڵێ لا ئیلاهە ئیلا الله. بە هەمان شێوان جارە سەیری کردمەوە و دیسان هەرچەندی کرد بۆی نەوترە. وتم کاکی خۆم تۆ ساحەبی نوێژ بووی، ڕۆژوو بووی، عیبادەتت دەکرد، شەو نوێژت هەبوو، ڕۆژووت دەگرت، چی وای لێ کردی؟ ئەتوانی قسەم لەگەڵ بکەی؟ دوای کەوتە قسەکردن. ئەیوتم بۆ بڵێ لا ئیلاهە ئیلا الله. سەیری کردمەوە دیسان نەیتوانی. پاشان پێی وتم وتی ئاخر تۆبەکردنەکەم درۆ بوو. من لە ظاهریا تۆبەکەمە کرد، لەبەر ڕیای خەڵکی و ڕیابازی خۆمان نیشانەدا کە پیاوی چاکم و تۆبەم کردووە. بەڵام کە ڕۆیشتمەوە بۆ ماڵەوە دەرگاکەم داخست و پەردەکانم دادایەوە ئەکەوتمە شەراب خواردنەوە و گوناحکردن پێچەوانەی فەرمانی خوای پەروەردگار. ئابەم شێوەیە بووم هەتاوەکو نەخۆش کەوتم. نزیکی مەرگ بوومەوە. وتم ڕۆڵە کچی شیرینم ئەو قورئانم بدەرە دەست. قورئانەکەی بۆ هێنام و ڕووم کردە خوای پەروەردگار وتم خوایە بە حەقی ئەم قورئانەی کە کەلامی تۆیە
خوایە بەڵێنت دەدەمێ ئەم جارە چاکم بکەیتەوە نەگەڕێمەوە سەر ئەم گوناحە. خوای پەروەردگار شیفای دام، هەستامەوە چاک بوومەوە، بەڵام دیسان کەوتمەوە ناو زۆنگاوی گوناح و زەلکاوی پێچەوانەی کاری ئەمری خوای گەورە. هەوا و نەفس و شەیتان ئەوانەی هەموو لەبیر بردمەوە، ئەو بەڵێنەی کە بە خوای کارزانم دابوو. ماوەیەکیش هەروە ڕۆیشتمەوە بەم گوناحانەیە و خوای گەورە سەبری دامێ تا تۆ بکەم، بەڵام نەم کرد و دیسان نەخۆش کەوتم. جاری دووەم بوو دیسان وتمەوە بمخەنە حەوشە و بمخەنە بەر ئەو هەتاوە، قورئانەکەشم بۆ بێننەوە. دەستم گرتەوە بە قورئانەکەوە و بەرزم کردەوە بۆ لای خوا. وتم خوای بەبەزەی، خوای بەڵێن نەشکێن، ئەم جارە ژوعدت پێ دەمەوە، بەڵام ئەم جارە چاکم بکەیتەوە ناگەڕێمەوە سەر ئەم گوناحانە. خوایە لەبەر خاتری ئەم کەلامە پیرۆزەی خۆت چاکم کەرەوە. چاچی کردمەوە، هەستامەوە دیسان بەڵێنەکەی خوای گەورەم بیر چوو و کەوتمەوە گوناح و تاوان. ئەوە ئێستا ئەم بینی بە هەمان شێوە سێم جارە نەخۆش کەوتومەتەوە لە حاڵەتی مەرگام، هێناویانمەتەوە حەوشە. داوای قورئانەکە ئەکەم و هەرچا سەیری قورئانەکە ئەکەم بەلاپەڕی سپی ئەیبینم و یەک حرفێکی لێ ناتوانم بخوێنمەوە، یەک حرفێکی لێ نابینم. لەلای دانیشتم، دوایی هەستام مات و مەلول بووی، هەموو ماڵەکە هەمووی بێدەنگ بوو. نەگەیشتمە دەرگای حەوشە و شین و شەپۆر هەستاوتیان کابرا مرد. ئابەم حاڵەتەیە و ڕۆحی دەرچوو. خوا لاماندا کابرایەکی دیندار لە ظاهیریە داعی شخصیەتێکی ئیسلامی، بەڵام لە سەرەمەرگا بە چه حاڵێکە. لەبەرەو حاڵەتی سەرەمەرگ وتنی لا ئیلاهە ئیلا الله یەکێکە لە عەلامەتی عاقیبەت خێری، خوا عاقیبەتمان خێرکە.